يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە وتاری ڕابردوودا لە خزمەت سوورەتی ئەلقەسەسی قورئانی پڕ بەرەکەت و بەخششدا بووین. باسی ئەوەمان کرد خوای پەروەردگار کاتێک کە مرۆڤی دروست کردووە وەکو ڕێزی لێگرتووە وەکو بەنی ئادەم، و کەس مافی بێڕێزیکردنی بەم مرۆڤە نییە، وێڵیشی نەکردووە لە مەیدانی ژیاندا، بەڵکو بۆ هەموو سەردەمێک، بۆ هەموو گەل و هۆز و تیرەیەک لە سەردەم و زەمان و زەمینی خۆیدا پێغەمبەرێکی ناردووە و پەیامێکی ئاسمانی ناردووە کە خەڵکی ژیانی لەسەر بەرێتە سەر. و لەو پەیامەدا وەکو پەرستنی خوای تاک و تەنها بەبێ شەریک بەیان کراوە کە ئامانجی ناردنی هەموو پێغەمبەران ئەوە بووە ئەڵڵا سوبحانەه وتەعالە هاوبەشی نییە و بە تاک و تەنها دەپەرسترێ لە ئەرز و ئاسماندا. پەنا هەر پەنای خوایە، داوا هەر لە خوا دەکرێ، هەر ئەوە نەفع و ضەڕی بەدەستە، هەر ئەوە شیفای بەدەستە، هەر ئەوە بەختی تۆی بەدەستە، هەر ئەوەیە گرێکانی تۆ دەکاتەوە. غەیری ئەڵڵاه لە ئەرز و ئاسماندا بە بێویستی خوا هیچی پێ ناکرێ. پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ مەنهەجی ژیانیان پێبوو بۆ مرۆڤایەتی. هاتن پێیان وتین ئێوەی مرۆڤ کە کۆتا پەیامی ئاسمانی قورئانە بۆتان هاتووە و حتا ڕۆژی قیامەت کۆنبوونی بەسەردانایە، پێشکەوتووترین بەرنامەیە. مرۆڤی ڕۆشنبیر، ئینسانی پێشکەوتوو، ئینسانێکی کەسێک کە لە ژیان و دین و ژین حاڵی بوو بێ، ئەو کەسەیە کە بە قسەی قورئان بکە. دواکەوتووترین مرۆڤ ئەو کەسەیە کە لە قورئان دوورە. جا هەر کەسێک و هەر بەرنامەیەکی هەیە. ئەو قورئانە پێی وتین وەرن سوورەتی ئەلقەسەس بخوێننەوە. خوای پەروەردگار کچی بە ئێوە خەڵات کردووە. زۆرێک لە ئێوەی بەڕێز ئوممەتی ئیسلام، موسڵمانانی ئەهلی مزگەوت، ئەلحەمدولله خوای پەروەردگار کچێکی بە خەڵات پێبەخشیون. ئەم کچە وەکو لە ڕۆژی لەدایک بوونیدا دەبێت شادمان بی بەبوونی، بە پەروەردەکردنی، بە جلوبەرگی، بە خوێندنی، بە دابوو نەریتێکی ڕەسەنی کوردەواری موسڵمانانە، ئەوەی کە شەریعەتەکە فەرمانی پێکردووە لە پۆشتایی، لە داپۆشراوی، لە لەچکی جوان، لە حیجابێکی شەرعیانە، ئەوە هەموو واجبی تۆی باوکو دایکە. بەڵام ئەوەی زۆر زۆر گرنگە و چارەنووسی کچەکەت دیاری دەکا کاتی بەشودانیەتی. وەڵڵاهی کچی وا هەیە ئێوەی بەڕێز هیچ درێخیەکن نەکردووە لە کچەکەتدا، هەرچەندی توانات هەبووە شەو ڕۆژت خستۆتە سەریەک بۆ ئەوەی کچەکانت بەختەوەر بن، وەکو شاژن ژیاون لە ماڵەکەتدا. بەڵام دوای بەشودانیان سەی دەکەی کە دێتەوە ئای چەند بەدبەختە، وەکو هیچت بۆ نەکرد بێ وایە. وەی عەزیزەکانی من، مسلمانانی بەڕێز، باوکان بەتایبەت، ئێوەش دایکان کە گوێبیستی دەنگمانن، وەڵڵاهی گەورەترین چارەنووسی کچ دوای عەقیدە و بیر و باوەڕی ئیسلامەتی کاتی بەشودانیەتی. ئەوەش دەکەوێتە سەر تۆ کە هاوکاری بی لە هەڵبژاردنی هاوسەرەکەیدا. ئەم قورئانە سوورەتی ئەلقەسەس بەشێکی گەورەی باسی ئەوەیە چۆن کچەکەت بەشوو دەدەی. موسا گەنجێکە لە ئەو پەڕی خۆشی ژیاندایە، لە ناو کۆشکی فیرعەونە بە کوڕی فیرعەون ناسراوە، هیچ کەسێک ناتوانێت بڵێ پشتی چاوت برۆیە. ڕۆژێ دەچێتە بازاڕ وەکو ڕۆژانی ئاسایی، هەموو خەڵک سڵاوی تایبەتی لێ دەکەن، بەڵام قەدەری پەروەردگارە و نازانی تۆ بەیانی چۆن بووی و ئێوارە چیت لێ بەسەر دێ. خزمێکی کەسێکی بەنو ئیسرائیلی لەگەڵ کابرایەکی دەسەڵاتداری قیبتیدا کە گەلی میسر کرابوونە دوو دەستە، هەر وەختێک وڵات، هەر نیشتیمانێک، هەر نەتەوەیەک خەڵکەکانی بوونە دوو دەستە،
چینێکی دەسەڵاتداری بەهێز چینێکی بێدەسەڵات و فەقیر حاڵ و چەوساوە ئەو وڵاتە وێران دەبێ هەمومان لە بەرامبەر شەرعی خوای پەروەردگاردا لە بەرامبەر یاسای دانراوی وڵات بۆ پاراستنی ئەمن و ئەمان و ژیان و کەرامەتمان نابێ ئەوە جەماعەتی سەرەیە و ئەوە جەماعەتی خوارەیە ئەوە بنەماڵەی فڵان کەسەوە ئەوە کوڕی هیچ کەس نییە ئەبێ هەموو هاوڵاتیان یەکسان بن هەر وڵاتێک وانە بێ وەکو فیرعەونی میسری لێدێ بە دڵنیاییەوە تێک دەچێت ئەمڕۆ بێیان بەیانی بۆیە کاتێ موسا هەست بە مەزڵومی کەسەکانی خۆی دەکا وەکو چینی چەوساوە تەماشا دەکرێن غیرەتی پیاوەتی و شەهامەتی قبوڵ ناکا وەکو گەنجێک بۆیە هەر وەکو کارێکی ئاسایی زلەیەک ئەماڵێ بە بنانگوێی کابرای قیبتی ئەفسەردا کە دەیەوێت بە قەمچی لەو کابرا مەزڵومەدا یەکسەر بەلادا دێ و فەقەضا عەلەیه قەدەری خۆی یەکسەر پێی دەمرێ تووشی کوشتنێکی ناعەمدی دەبێ بەبێ ئەوەی ویستی لەسەر بێ بەیانی کوڕی کۆشک بوو لە نیوەڕۆدا ئەمری فەرمانی گرتنی بوو لە ڕۆژی دوایدا ئەمری گرتنی دەردەچێت چونکە کابرای خزمیشی هیچ نییە دیسان جێچەڵێکی ساز کردوێتەوە کە دەیەوێت لێکیان کاتەوە دەڵێتەوە وەکو کابرای دێنە بمکوژی لە زیاتی پیاوەتی بە گرتیشیەدا بۆیە موسا دەربەدەر و ئاوارە دەبێ و بەسەراتەکەی درێژە لە قورئاندا ئەوەی مەبەستی ئێمەیە ڕوو دەکاتە مەدیەن خوای پەروەردگار ڕێنمایی دەکا مەویز نەبووە لە ژیان ڕوو دەکاتە وڵاتی مەدیەن و لەوێ سیر دەکات دوو کچ زۆر ناحەقیان دیسان بەرامبەر دەکرێت ئای ئەم سەرزەویە بەداخەوە لێرە بێزاری دەڵێ ئەوێ باشترە کەچی سیرەکەی لەوێش هەر هەمان تەمسیلە لە هەر شوێنە شەریعەتی خوا حاکم نەبوو شەرق و غەربی بۆ نییە مرۆڤ هەر چەوساوەیە دوو کچ ئەو هەموو پیاوە شوانی مەڕووماڵاتیان و مەڕەکانیان ئاو دەدەن غیرەتی ئەویان نێ دوو لە ڕووی جەنابتان بڵێن بە ئەم دوو کچە بیان ئاوی دەن یان هاوکارێکیان بکەین موسا دەڕوانە شوێنێک سەوزاییەک ئاوێک هەیە دەزانێت لەو شوێنەدا ئاو هەیە بەڵام بەردێکی گەورەی لەسەرە ئەویش ئینسانێکی بەشان و شەوکەت و بەهێزە بەردەکە لا دەبا و گورج و گۆڵمەڕەکانیان بووە ئاو دەدا و دەڵە خوشکەکەم فەرموو بڕۆنەوە مەڕەکانتان بەرنەوە کە دەچنەوانێ و بەسەر هاتەکە بۆ باوکیان دەژێڕنەوە شوعەیب وەکو جەنابتان پیاوێکی خانەدان پیاوێکی خاوەندەرک قەت کەسێک چاکەی لەگەڵا کردبێنێ هێشتۆ بەسەریەوە بڕوە ئادەی کچم ئەو کوڕە غەریبەی کە باسی دەکەن و ئەوەندە جوان مێر و مەردە نابێ برسی بێ نابێ بێ کەس بێ بڕۆن با پاداشتی بدەینەوە ئەمڕۆ هاوکاری ئێوەی کردووە زوو هاتنەوە ڕۆژان درەنگ دەهاتنەوە یەکسەردان ڕوا کچێکیان بە حەیا و حورمەت و بە شەرم و ئەدەب و ڕێزەوە بەبێ شڵەژان لە بەردەمی گەنجێکی بێگانەدا پەیامەکەی باوکی ڕیسالەکە زۆر بە کورتی و پوختی و مانادارەوە دەگەیەنێ باوکم بانگت دەکا بۆ ماڵی خۆمان بۆ ئەوەی پاداشتی ئەم چاکەیەت بدەینەوە ئەوەی کە مەڕەکانت بۆ ئاوداین شوانێ یارمەتیت داین وەکو شوانێ بەڵێ کاتێک کە دەچێ بۆ لای ئالەو کاتەدا کە دەڕۆنەوە لەو کاتەدا موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ثم تولى إلى الظل دێتەوە بۆ لای سێبەرەکە زۆر ماندووە زانانی تەفسیر دەفەرمون لە بینی میسر بۆ مەدیەن هەشت شەو ڕۆژ بە ڕێگادا شەو ڕۆژ ڕۆیشتوە لە ترساندا نەوەکو جەماعەتی مەفرەزەکانی فیرعەون بە شوێنیەوە بن هەشت شەو ڕۆژە هیچی پێ نییە خەریکە قاچەکانی هەمووی ئاوساوە برسێتی و تەنها گژوگیای ڕێگای خواردووە یارمەتی ئەو دوو کچەشیدا و گەڕایەوە بۆ ژێر سێبەرەکە داوای هیچی لێ نەکردن قسەی هیچی لەگەڵا نەکردن دەستی کرد بەرز کردەوە بۆ لای خوا ڕەبی إني لما أنزلت إلي من خير فقير جاسيري وردي قرآن كان نيفرمو يا ربي خوايا جان هدنانيكم بو بنادينان وآوك يا ربي خوايا من زور محتاجم بشي بخير وشي خير لقرآن ده بمعنى نانا بمعنى بيخورة بمعنى آوى بمعنى طاعة عبادته وكل سورة أنبياء حفتة وسيدة فرمي وأوحينا إليهم فعل الخيرات خيرات يعني العبادات يعني يا ربي خوايا جان لم غريبي وبيا كسي وبيا باري ودرب دريدا يا ربي خوايا رمتيم دي عبادتي توبكم بيوستين بوي هاوكارم بي عبادة رزقه هر وقت هەڵدەستی سڵاوەتێک لێ دەدەی دوورکان نوێژ دەکەی تەسبیحاتێ دەکەی بزانە خوا ڕزقێکی بۆ تۆ ناردووە ئەوە عیبادەت ڕزقە خوا گیان لەو عیبادەتە بێبەشم نەکەی خەیر یعنی ماڵ و پارە خوا گیان گیرفانەکانم بەتاڵە بە گیرفانی بەتاڵ ژیان ناچێتە سەر إن ترك خيرا وكل سورة البقرة آيات 180 دفرمي مال و سامان بركتي خوا لو خير بوم بنيري هند بارم بو بنيري هيزو توانايا زانستا قوتا أم هم خير أم قوم تبع وكل سورة الدخان آيات 60 هذا فرمي ليردا خير بمعنى هيزا
ئێوە بەهێزتر بوونیان قەومی تبع وەکو لە قورئانە دەفەرمێ یعنی یا ڕەبی خوای هێز و گوڕێکم پێ ببەخشی بتوانم لەسەر قاچەکانی خۆم بوەستم محتاجی دەستی نامەردانم نەکەی دایما ئاوا لە خوا بپاڕێەوە قەت مەویز مەبە لە ژیانە موسا لە ئەو پەڕی شەوە زەنگی تاریکی ژیاندایە بەڵام خوایە محتاجم لەوەی بۆم بنێری لە عیبادەتی خۆت دا نەبڕێم خوایە پارەم پێویستە خوایە نانم پێویستە خوایە هێزم پێویستە خوایە متمانە بەخۆبوونم پێویستە و لاوازم نەکەی و ئیرادەم نەڕوخێ و تووشی نەخۆشی دەرونی نەبم خوایە ڕەحمم پێ بکەی یەکسەر خوا وەڵامی دەداتەوە قەت نای گەنج لە ئەو پەڕی تەنگانەی ژیانە مەویز مەبە لە ڕەحمەتی خوا ئاوا بەدڵ وەکو موسا دوعا بکە یەکسەر دڵی پاوە پیرەکە لە ماڵەوە نەرم بوو ئادەی کچم بڕۆ بە شوێنیەوە با بێ پاداشتی بدەینەوە ئەویش چوو فلما جاءه وقص عليه القصص بسر هاتكي بجواني بوجرايا قال لا تخف فرمي ما ترسى نجوت من القوم الظالمين رزقار دبوا لقوم استمكاد دا صلاة فرعون لم شو ندانية يا رح حكمراني خوي هي دا صلاة فرعون لفلان شاركو تايب يدا تور رزقار دبو هيج هيز يك بدو توانية چونك موسى لم كاتدا لنانو او بيويستري بأمن امان بو دائما تو سفرت رازداوا بە قەلق بی تۆ بڵێ ئاسایش نەگاتە سەرت ئەمن نەگاتە سەرت نەتگرن قۆڵبەستن نەکەن بە تۆمەتی کوشتنێک گەورەترین ناڕەحەتیە ئەم دەزانێت پێشەوەی هیچی پێ بڵێ لە مەترسە ئێرە دەسەڵاتی فیرعونی میسلی بەسەرەوە نییە ئێرەدا چەندوانەیەکی گرنگ هەیە ئێمە باب بەسەراتەکان بەسەریان ناتێ نەپەڕین یەکەمیان ئەوەیە چەند خۆشە کاتێک گرفتار بوو یەکێک گوێت بۆ بگرێت موسا لەم کاتی غەریبی و دەربەدەری و ئاوارەیی و ئەمری گرتنەدا ناخی پڕپڕە خۆزگەیەکی هەبوویای گوێی بۆ بگرتمایە جاری وایە هیچ لە هیچ کەسێک ناوێ بەس کەسێک هەبێ گوێت بۆ بگرێ ئەوەی لە دڵتایە دەردەدڵی خۆت بکەی شاعری عەرەب وتوێتی فلا بد من شكوى إلى ذي مروءة يواسيك أو يسليك أو يتوجع ئای خۆزگە ئەگەر تەنگانەت هەبوو دڵت تەنگ بوو ناڕەحەت بووی مردێکت دەست دەکەوێ ذی مروءة چونکە بەخوا هیوا هەیە کە دەردەدڵی خۆتی بۆ دەکەی پێت خۆش دەبێ دوای لە دە شوێن دەیگێڕێتەوە کوڕە فڵان کەس چاک بە هیلاکات چوە زانی کە باسی خۆی کرد هەر وێرانە لە ماڵەوە هەر حیات دەبە ذی مروءەت ئەوەیە کەسێ پەنای بۆ هێنای و دەردی دڵی خۆی لا کردی سێشتی بۆ بکەی یارمەتی مادی ویست چەندی بۆت کرا یارمەتی مادی بدەیت ئەو یواسیکە ئەو یوسلیکە یان دڵی بدەیەوە واللهی جاری وایە ئینسان بە 4-5 قسەی خۆش بە 10 دقە دانیشتن لەگەڵ یا یەکسەری ئیسراحەت دەکا ئۆخەی کاکە موسیبەتە ئەوەندە گەورە نییە وەکو من بیرم لێ کردبەوە بۆی ئاسان دەکا دۆستەکەی بەجوانی بۆی شی دەکاتەوە براکەم تنگانەکان تێدە پەڕن مەڕوخێ ئیسراحەت دەکات لەو دەروونت ئەو یەتەوەجع یان هەز دەکەی ئەویش خەمبارە ئۆخەی من وەم زانی کەسم نییە لەم سەر زەوێدا فڵان کەس کە هیچیشی بۆم نەکرێ بە دموچاویەوە دیارە خەفەت بە ئازارەکانی من دەخوا خەم و خەفەت شانت قرس دەکا ئەگە زانیت یەکێکە هاوبەشی خەمتە یەکسەر لەسەر شانت سووک دەبێت بەڵام دۆستی ڕاستەقینە موسا خوا یەکەم جارە ئەو دەرگایی لێ کردەوە شوعەیب بە جوانی گوێی بۆ دەگرێت دووەمیان جوانترین شت بۆ زاوا کە دەبێتە زاوای ماڵی کەسێک ڕازگۆیەتی علامەی سعدی دەفەرمێ من ابتداء السبب الموجبة للهروب إلى أن وصل إليه موسى ببيدرو دلسا چۆن چۆتە بازار کابرا بە زلێک لە دەستی کوژراوە ئەمری گرتنی لەلایەن فیرعونەوە دەرکراوە چۆن هاتووە و چۆن گەیشتۆتە ئەم ماڵە هەمووی بەڕاست و ڕەوانی بۆ گێڕایەوە نەیوتن کابرایەکەم گەنجێکم بە دووی شوانیدا دەگەڕێم بە دووی کاسپیدا دەگەڕێم باسی خۆی نەکا ڕێک و ڕەوان جوانترین شت بۆ زاوایە کە دەبێتە زاوای ماڵی کەسێک چونکە دوای هەر ئاشکرا دەبێت درۆکانت متمانە ناهێڵن ڕێک و ڕەوان بڵێ من ئەمەم و ئاوام لێ بەسەراتەوە ئەوە ڕابردوو ئەو مەلەفی ژیانمە سێمیان چەند خۆشە خۆشبەخت بی خەزوورێکی بە هیممەتت هەبێ ئەم پیاوە پیرەمێردە لەسەر جێگا کەوتووە بەڵام پیاوێکی مەردە ناڵە بە قوربان لێمان دوور کەوانێ بەخوا چێ ئەڵێ لێرە شکاتێکت لێ ناکرێ و یەکێشکە ئەم بەسەراتەی نەبیستۆ و حکومەتی ئێرە دەسەڵاتی بزاڵ بێ بەسەر ئێوەدا بداتەوە و بە قوربان ڕاکە دەرەوە نانا لا تەخەف کاکە هەر مەترسە خۆ تۆ تاوانێکن نەکردووە نەجەوتە من القوم الظالمین خوا ڕزگاری کردی لە دەستی قەومی ستەمکاران فیرعون و دار و دەستەکەی واللهی بەڕێزان ئەو کاتەی ئینسان دەبێتە زاوای کەسێک کە خەزووری پشتی گرت پشتگرتنی خەزوور لە باوکی گرنگترە پێی بڵێ کوڕم مەترسە من لە پشتم ئەمە ماڵی خۆتە چەند جوانە خەزوورەکان ئاوا بەردەوام پشتیوانی چۆن کوڕەکانیان دەکەن زیاتر پشتیوانی زاواکانیان بکەن کە قورئانتان خوێندەوە هەموو ئەمانەی تێدا وەرگرن
کچەکەی وتی باوکە گیان کوڕێکی ئەمینە، کوڕێکی بەهێزە. یەکسەر شوعەیب وتاری ڕابردوو بە درێژی بۆم باسکردن لە پەیامی کچەکەی گەیشت، مەیلێکی جوانی بەلای ئەم کوڕەوە هەیە. کچەکەی وەختی بە شودانێتی و دڵی ئەم کوڕە باشەی گرتووە، بۆیە بانگی دەکا و دوو بە دوو دانیشتون لەگەڵ موسای لاوە، پێی دەفەرمێ ئینی ئوریدو ئەن ئونکیحەکە ئیحدە بنەتەیە هاتەینی. ڕۆڵە گیان لە ناخی دڵەوە پڕ بە دڵ حەز دەکەم یەکێک لەم دوو کچەت لێمارە بکەم. ئەگەر بڵێن وتی کچەکەمت پێشکەش دەکەم هەڵەیە، قورئان وای نەوتووە کچ کەلوپەل نییە، سیارە نییە، ماڵ نییە کلیلەکەی تەسلیم کەی هەدیەت دەکەم. کچ ئەمانەتی خوایە، بە یەک شت تۆ لە دەستت دێتە دەرێ بە شەرعی خوا مارەی بکەی. ناڵێ ئوهدی کە هەدیەت دەکەم. ئێمە زۆر جاڵی کچەکەی پێشکەش کرد، بەڕێزان کچ پێشکەش ناکرێت، قورئان وا ناڵێ، کچ زۆر گەورەترە، کچ کەلوپەل نییە. ئینی ئوریدو جا بێ پێچ و پەنا، کوڕم بۆ ژن ناهێنی و ئەگە کەسێک چداتێ و نانە هەڕاستە و خۆ دەچێتە مەوزوعەکەوە. من بە ئەو پەڕی شادمانیەوە موسای گەنج حەز دەکەم یەکێ لە کچەکانمت لێمارە بکەم. کچ بەس بە مارەکردن دەبێت لە ماڵی باوکی بڕواتە دەرەوە، هیچ شتێوەیەکی تر هەمووی ناشەرعیە و سەرگەردانیە. کچ بە ئەمانەتی خوا تەسلیم بە تۆ کراوە، بە شەرعی خوا تۆش دەیخەیتە دەستی کەسێکەوە بە ئەمانەت. ئەمە خێزانتە، دەمەوێت بیکەم بە هاوسەری ژیانت. ئونکیحەکە نەک ئەهدیکە، نەک ئەوەی هەدیەت بکەم، پێشکەشت ناکەم، دەمەوێت لێت مارەکەم ببێتە هاوسەری ژیانت. لێرەدا دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە مجلدی 6 تەفسیرەکەیدا لە لاپەڕی 485 دەفەرمێ فی عصور التأخر والتخلف، لە سەردەمی دواکەوتووی و نەزانی و نەفامیدا. يرى الناس أن من العار أن يعرض الإنسان ابنته على شاب توسم فيه خيرا. خەڵک ئەگەر دواکەوتوو بوو، ڕۆشنبیر نەبوو، لە دینی خوا حاڵی نەبوو، لە شارستانیەت دواکەوت، بەلایەوە عەیبە دەبێ. فڵان کەس بە فڵان کەسی وتووەرە کچەکە من لێمارەکەم، ئەمە بە عەیبە دەبیندرێ. ڕۆژ تا ئێوارە کچەکەی بە فەیسبوک لەگەڵ خەڵکا قسە بکە، هیچ عەیبە نییە. شانی بە شانیەتی و ڕوت و قوت دەڕواتە دەرێنە، بابەت چییە؟ جا ئیعتیادیە. بەڵام ئەگە خۆی بەدووی کوڕێکی تەوەسەمە فیه خەیڕە، هەموو علامەت و نیشانەی وەکو ئەو گەنجە جوانانە تێدایە، عیبادەت دەکا، ئەهلی مزگەوتە، دوورە لە هەموو ڕەوشتە خراپەکان، عەرەخۆر و قومارچی و لیگاوچی و نێرگەلەکێشی کافتریانیە، کاسبە بە قەدەر دەسەڵاتی خۆی، ئەدەب و حرمەتی هەیە، زمانی شیرینە. وەڵڵە حەیفە کوڕی ئاوا لە دەستچێ. ئەگە خۆی ملی کوڕەکە بگرێت، کوڕم تۆ کوڕێکی باشی و منیش کچێکی باشم هەیە، وەرە سەیری یەکترکەن، یەکترتان بەدڵ بێ، با ئەم کچە من لێمارەکەم بیکەم بە هاوسەرت، دەڵێن یەظنون ئەن فیها عیبا، بەخوا دیارە ئەم کچە عیبێکی هەیە. ئەمە کچە بێعیب نییە، باوکی وا حتى عرضها ئەبوها، باوکی وا بەدووی کوڕێکا دەگەڕێ بۆی. ئای ئەو فکرەت چەند جاهیلیەتە. وهذا من أفكار الجاهلية التي جاء القرآن بمخالفتها. أما فكر جاهليتك كقرآن هذا أأملنا وكم القاد على بريه. هر کەسێک لە قورئان حاڵی بوو بێ، زۆر دەستخۆشی لە باوکێک دەکا کە بە حرمەتەوە دەگەڕێ بەدووی کوڕێکی چاکدا تەوەسەمە فیه خەیڕا، کە دنیای هەیە و دینی هەیە، ئەخلاقی هەیە و ئاینی هەیە. بەڵام خۆزگە کوڕەکەش وەکو موسا بێ. واللهی باوکی وەکو جەنابتان ئێستا ڕەن بە لە ناخی دڵتاندا بڵێ خۆزگە مامۆستا کوڕەکەش تێڕا نابینی، بەیانی ئینجایان ئابڕوت بەرە لە دەستیان بڵێ وەڵا فڵان کەس ملی گرتم بۆی کچەکەیم لێمارە بکە، بیکا بە هاوسەرم. خۆگە نەیویست بەردێکی بخاتە سەر و بێدەنگ و دەستی ماچ کە بڵێ یا ڕەبی ماڵت ئاوا بێ، خوایە گیان کچەکەت خۆشبەخت بێ وەکو خوشکم وایە، بەڵام من ڕەنگە بێ منە گونجێ. واگە لێی مارەکرا وەکو موسا وەفادار بێ، نەک بەیانی کە لە کچەکە تێر بوو وڵێ بابە باوکت خۆی ملی گرتم چی بکەم؟ لێت چەل بوو بە منی دادا. هەر دەمە بۆڵەیەک لە ماڵا ڕوودا کوڕەکە وا بڵێ. خۆزگە کوڕەکانیش پەروەردەی موسایی بوونایە، وەکو موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئاوا وەفادار بوونایە بەرامبەر بە ماڵی خەزوورێکی ئاوا باش. باشە چۆن کچەکەی پێشکەش کرد؟ بە موسایەکی هەڵاتوو. یەک کابرایەکە هەڵاتوە لە وڵاتی خۆی، دووەم غەریبە، سێەم بێکەسە، چوارەم بێماڵە، پێنجەم بێکار و کەسابەتە، شەشەم بێ پارەی و گیرفانی بەتاڵە، هیچی نییە. لەبەر دووشت بەڕێزان، یەکەمیان هەستی کردووە کچەکەی دڵی پێوەیەتی. بەخوا کە زانیت کچەکەت بەبێ خوا نەخواستە دەستێ کەڵاوکردنی نامەحرەمانە کوڕێک نەیخەڵەتاندووە، بەڕاستی عاقڵانە و ژیرانە و دیندارانە هەست دەکەی دڵی بە کوڕێکەوەیە. واللهی ئەو کوڕە وەکو موسا نە پارەی هەبێ، نە خانووی هەبێ، نە کەسوکارێکی هەبێ، غەریب و ئاوارە بێ، کچەکەت بدەی بەو باشترە لە کوڕێک هەموو ئەوانەی هەبێ، بەڵام کچەکە دڵی پێوەی نەبێ.
چونکە ئەگە کش بەڕناخی دڵەوە کوڕەکەی خۆشویست بە هەموو بارودۆخێک لەگەڵ یادەژیا هاوسەرگیری بەڕێزان بۆ دڵە خۆ زۆر کەس لە ماڵی باوکی بەخوا سفرەکەی ڕازاوترە لە ماڵی مێردەکەی کەچی ئەو نانەوشکەی ماڵی مێردەکەی پێخۆشترە لە ماڵی باوکی چونکە ئەوە سروشتی ژیانە ئەبێ ئەم سەرزەوێ ئاوادان بێتەوە شوعەیب مادام دڵی کچەکەی زانی وێتی بە شوێوەیە قەینا با کچەکەم خۆشبەخت بێ دڵی ئیسراحەت بێ دووەمیشان ئەم کوڕە ئەگەر ئەمانەی هیچی نییە 6 سیفاتی تێدایە کە ئینسان لێ ڕادەکا کچی بداتێ بەڵام 2 سیفەتی هەیە القەوی الئەمین القەوی فی عەمەلیه جا قەوی هەر 4 شانە و 4 پەل بەهێزی نییە ئێستا تۆ لەسەر کۆمپیوتەر شان و شەوکەتت بۆ چییە هەر بە پەنجەیەک بە کلیکێک هەموو دنیا دێتە بەردەستت هەبرا هەر تایپی کتێبکایی وای قاچی نییە بەڵام بەقەدە دەوەستا و کرێکار پارە پەیدا دەکات هەر لەسەر کۆمپیوتەرێک هەر بە تەلەفۆنێک واتە دەتوانێت کار بکە بەو کارێکە لەسەر دەما هەیە جا لە کرێکاریەوە بێ هەتا ئەندازیاری هەتا پزیشکی تا هەر کارێک کە تۆ لەسەر دەما دێڵێ لە کارەکەیدا بەهێزە پێی دەکرێ دەستەوستان نییە ماڵ منداڵی پێ بەخێو نەکرێ دووەمیشیان الئەمین فی ئەدائیه هیوا هەیە زۆر لێزان و بەتوانایە بەڵام بەخوا بەرتیلخۆرە غەشاشە تەزویر چیە تێکیەدا ئەم کە کارەکەشی پێسپێردرا ئەمینە هەڵسەنگەندراوە چەند ڕۆژێکە لەم ماڵەدا ئەم گەنجە غەریبە چاویش هەڵ نابڕێ بۆ ئەو کچە جوانانەی کە لەو ماڵەدان زۆر بە ئەدەبە ئەوەی پێی بسپێری ئەمیندارە بەرامبەری بۆیە ئەگەر کوڕێک کاسب بوو بە هەر شێوازێکی کاسبی و ئەمیندار بوو ئەمین بوو لە کارەکەیدا وەڵڵا ڕۆژە سیارەشی دەبێ بەخوا خانووشی دەبێ لێی مەترسە ماڵیشی دەبێ هەموو پیاوانی وەکو بەڕێزی ئەهلی مزگەوت دەبنە کە سوکاری بەس وەڵڵی کەسێک کە کاسب نەبێ هەر حەزی لە پارەی مفت و بەلاش و حیزبایەتی و چەکداری و پیاوکوژی و دەستگای فڵان و فڵان بێ هەر ڕۆژە پیاوکوژی لایەک بێ و ڕاکا بۆ لایەکی تر هەر ڕۆژەی لە دەرکی کەسێک نۆکەر بێ ماستاوچی بێ ڕاپۆرت نووس بێ جاسوس بێ هەر کەسێک کەوا کارێکدا دەست و دەگەی لێدا و گەندەڵ بوو بەخوا ڕۆژێک کچەکەتی بدەیتێ دڵت پێی خۆش نەبێ بە سفری بۆت دێتەوە ڕۆژێ نەماڵی دەمێنێ نەسارەی دەمێنێ نەخانووی دەمێنێ هەر کەس و کاری خۆشی تەبەڕای لێ دەکەن لە کاکە برا منێ و خزمەم نییە بۆیە شوعەیبی دووربین و زانای بەڕێز حاڵی بوو لە دنیا کچەکەی دەداتە ئەم کوڕە مادام دڵی پێوەیەتی و مادام ئەو 2 سیفەتە گرنگەی تێدایە ئالەوێتە پێمان دەڵێ ئەی مارەی یخۆم هیچی نییە خۆ نابێت کچیش بەبێ مارەی بێ بە مارەی هەر حرمەتێکە ڕێزێکە بۆ کچەکە بۆیە خۆشی ڕێشی نیشان دەدا من کچەکەمت لێ مارە دەکەم دەیکەم بە هاوسەر و هاوژینی ژیانت على أن تأجرني 8 حجاج کوڕی خۆم بەرامبەر ئەوەش تۆ 8 ساڵ شوانیمان بۆ دەکەی فإن أتممت 10 فمن عندك وأجر كردت بدا صال أو بياوتي خوتا أو مردايتي خوتا استاد جناب بیر دەکەیتەوە ولا من دەپرسی مام وەستا یعنی کابرا لە پێناوی ئەوەدا شوانی بە گەنجەکە بکا کچیدایە نا ئەمە شیربایی خواردن نییە ئێستا من 5 خاڵتان عرض دەکەم بزانە چی بە زاواکەت دەڵێ وشتارەکەم ئەوەیە چی بە زاواکەت دەڵێ ئەم پیاوە ئاقڵا بەخوا کچبوون شەر نییە هەر کچت هەبێ بەخوا باوکبوون شەرتە بەخوا خوا ڕەحممان پێ بکە خۆزگە کە کچمان هەیە سیفاتەکانی شوعەیبمان تێدا بێ باوک ئەوەندە ژیر بێ بۆیە پێی دەڵێ کچەکەمت دەدەمێ 8 ساڵ شوانی جا حیجەج زۆربەی مفەسیرین دەفەرمووی لە حەجەوە هاتووەتە لە حەجەوە ساڵی جارێک حەج دەکرێت بەڵام من بە کەمزانینی خۆم وا تێ دەگەم شەر نییە ساڵی تەواو بێ چونکە ئێمە لە قورئانە عاممان هەیە سەنەمان هەیە حەولمان هەیە حیجەجمان هەیە نابێت کەلیماتەکانی قورئان مرادیفی یەک بن نابێت یەک بوشە لە قورئانەوە بەرامبەر بە موشەیەشکە وەکو یەک بن بۆیە وا ئەزانم حیجەج بە معنای شەرتە شوانی بێ لە هەندێک ناوچەی کوردەواریدا کە بیستومە لە پیاوانی بەڕێزی وەکو جەنابتان بەتەمەن ئەڵێن شوانی لای ئێمە لە هەندێک ناوچەی کوردەواری 6 مانگ بووە ئەگەر 6 جار شەرتە شوانیت هاتەوە جا شەر نێت 10 ساڵی ڕێک بێ 8 ساڵی ڕێک بێ 10 جار شەرتە شوانی تەواو کرد لە لای من جا 8 مانگ بووە 6 مانگ بووە دیسان عەقدەکە نوێ دەکەینەوە ئەوەندە شەرتە شوانیت کرد ئەوەم کچەکەمت مارە بێ لەسەر ئەو مارەیەکەی بێ ئەم خاڵەت چی تێدا یەکەمیان موسا بێ خانووە بێ پارەیە بێ کەلوپەلی ناوماڵە شوعەیب لەم ڕێگایەوە پێ دەڵێ کوڕی خۆم خەمن نەبێت تۆ شوانی ماڵی منی دەبێ هەمووت بۆ بکەم هەمووی لەسەر ئەرکی خۆم بۆت دەکەم چەند جوانە کوڕەکە بێنێ لای خۆت و بڵێ کوڕی شیرینم یەکێ لە خانوەکانم بۆ تۆ هەمووشت بۆ دەکەم دووەمیان دڵدانەوەی موسایە بەم قسانە بە زاواکەی دەڵێت تۆ کوڕێکی بەهێزی تۆ دەستەوستان نی من خێرت پێ ناکەم و پێویستیت بە خێری کەس نییە وەرە تۆ شوانی دەکەی بۆم
ئەنجا لەم ڕێگایشەوە پێی دەڵێ کوڕی شیرینم تنگانە تا هەتایە نییە ناڵە دەبێت شوانم بێ هەتا مردن خۆ تۆ تازە بۆ کوێیەتی چێت هەیە خۆ بەخوا ناوێری بڕۆیتەوە وڵاتی خۆت مادام 8 ساڵ و 10 ساڵ هاتە گۆڕێ کوڕی شیرینم ڕۆژێ ئەم تنگانەیە تێدا پەڕێ بە ماڵ و حاڵ و کەسوکاری خۆشت شاد دەبیەوە هەل لەوێدا لەناو قسەکاندا موژدەی خێری تێدایە هیممەتدانەبەری تێدایە کوڕی خۆم من خێرت پێ ناکەم تۆ بەرهەمینانی دەستی خۆت دەخۆی کاری پێ بسپێرە سێمیان دەڵێ هەندەم خۆش دەوێ لە ئێستاوە دڵنیام دوای 8 ساڵەکە غەریبیت دەکەین خۆزگە 2 ساڵی کەش لە لامان بمایاتەوە عنی هەل لەوێدا دیسان خۆشەویستی بۆ دەردەبڕێ والله زاواکەم ئەوە نەم خۆش دەوی لە ئێستاوە خەمیەوە مەکە 8 ساڵەکە تەواو بوو خۆزگە بتکردایە بە 10 ساڵ 2 ساڵی تریش نەڕۆیشتەیە بۆ لای کەسوکارت هەر لای من بوویتایە چوارەمیان پارەت نییە بیکەی بە مارەی بۆ کچەکەم بەڕێزان مارەی نرخی ئافرەت نییە دەربڕینی خۆشەویستیە ئەم کچەم ئەوەندە خۆش دەوێ والله لە ئەڵقەیەکەوە تا 1000 مسقال زێر ئامادەم بۆی بکەم خۆزگە توانام هەبوویایە موسا تۆ هیچ نییە بی دەری ببڕی ئەم کچە هەست بە خۆشحاڵێک بکات تۆ بڵێ موساش ئەوەندە منی خۆش بووە ها خۆی ڕێوشوێنی بۆ دادەنێ کوڕی شیرینم کچەکەشم بەم ڕێگایە هەست دەکا من ئەم کچەم ئەوەندە خۆش دەوێ ئامادەم 8 ساڵ تا 10 ساڵ لە پێناوی شوانی بکەم ئەو کچەش هەست بە مرتاحی دەرونی دەکە ئەم کوڕە چەند منی خۆش دەوێ والله ڕازگۆیە لەگەڵما بەڕێزان پێنجەمیان زاواکەم تۆ کوڕمی هەست بە غەریبی نەکەی تۆ ئەمینداری ماڵەکەمی هەموو سەروەتەکەم کە ئەم ڕووماڵاتەیە وەکو کابرایەک بڵێ ئەمە کلیلی هەموو قاسەکانم ئەمە هەرچی سەرۆت و سامانمە لەم کارتەیە لە بانقایە تۆ یەک دەقە دەتوانانی هەمووی ڕاکێشی هەرچی سەرۆت و سامانمە کوڕی شیرینم زاواکەم ئەمە ڕووماڵاتەیە هەر هەمووم داوەتە دەستی تۆ دەڕۆیش لە بەیانەوە تا شەو لەو دەشت و چێوە خۆ منی قاچەکانم نەماوە بە شوێنتەوە بم خۆ کوڕم نییە لەگەڵ تا بێ خۆ کچەکانیشم شکول لە شوانی نەجاتیان بوو شوێنی لایەق بە کەس ماڵەکەیەتی نەک بە شان بەشکانی پیاوان و ڕۆژانە تایوەرە لەم مارکێت و لەو شوێنە کەوت بێ بۆ ئەوەی کە پارێک نامبێنێتەوە خۆزگە هەموو پیاوێک ئەوە تێبگەیشتایە کە کچ لە ماڵەوە پەروەردە دەبێ و پێدەگا نەگەوەی شان بەشکەی پیاوانی پێ بکەی لە پێناوی پارەیەکی کەمدا ئەو خێ ڕزگارمان بوو لەوەی کچەکانم هیچ کە لەگەڵ خەڵکا بن و مەڕ و ماڵاتەکەمان غەدری لێ بکرێ وا من هەموو ئەمانەتەکانی ماڵم تەسلیم بە تۆ کرد چەند جوانە ئەم کوڕە هەست بە چ گەورەی یەک دەکا ئاخر موسا نە تەسکەرەی پێیە نە ناسنامەیەکی هەیە نە پاسپۆرتێکی پێیە چێڵە هەر ناوی موسایە چێڵە خەڵکی میسرە ئاخر تۆ هیچ بەڵگەیەکت لەسەری نییە خۆ ئەگەر شەوێک هەموو مەڕووماڵاتەکەی کابرا بەرێ و بڕوا لە شوێنێ بیفرۆشی و بیکا بە پارە و بڕوا شێ بەدوێتی پۆلیسی ئەنتەرپۆل دەیگرێەوە گەم سەردەمە ناوەڵە ئاو دەڕوە ناکوڕی خۆم هەست بە غەریبی نەکەی ئەوەندە لە لام شیرینی هەرچی سەروەت و سامان مەدەیخەمە دەستەوە گەورەتر لەوەیە بڵێ 8 ساڵ شوانیم بۆ بکە لەم ڕێگایەوە متمانێ بە زاواکەی دەبەخشێ ئالەم کاتەدا ئەبێ موسا چەند شادمان بوو بێ بۆیە تۆش ئەمە بە زاواکانت بڵێ کاتی خوتمەمان تەواو بوو ئەم بەسەرهاتە قورئانیەش ئەم دەرسەی ژیان بۆ کاتی بەشودانی کچەکانمان و قسەکردن لەگەڵ زاواکانی داهاتوومان زۆر گرنگە با حەقی خۆی پێ بدەین و لێرەدا کۆتایی پێبێنین بۆ ئەڵقەی داهاتوو ئینشاءڵڵا لەگەڵماندا بن داواکارم پەروەردگارە لێت دەپاڕێمەوە یا ڕەبی خۆیان کوڕ و کچەکانمان بە ڕەحمەت کەی یا ڕەبی خۆیان ئەولادەکانمان ساڵح کەی ئەوەی منداڵین یەخوایە کوڕ و کچی ساڵحی ئاوا ڕێک و پێکی پێ ببەخشی یا ئەرحەم الراحمین هەموو گەنجێک وەکو موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ڕەوش بەرز و بە ئەخلاق و خواناسکەی هەمووی ئاوا هیممەت بەرز بێ و ڕوو لە تۆ بێ یا ڕەبی خوایە تۆش ئاواتی گەنجەکانمان لە کوڕ و کچەکان بێنێجێ یا ڕەبی خوایە ئاواتی کچەکان و کوڕەکانمان بەخێر بێنێجێ يا رب العالمين أي أو كسي شفاء تنها بدستي تو يا شفاء بو همون خوشكان من بنيري يا ربي خوا شفاء بو همون خوشكان من بنيري همود البخ مكان من الخوش كي هر كسك هر قرفتاري كي هي رزقاري كي آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون